حیزبە کوردستانیەکان بە کۆی دەنگ بڕیاریاندا عەبدوڕەحمان موستەفا پارێزگاری پێشووتری کەرکووک بە سەرۆکی لیستی هاوپەیمانیی کوردستانی دیاری بکرێت و سکرتارێتێک بۆ بەڕێوەبردننی کاروبارەکانی لیستەکە پێک بهێنرێت. هەروەها لەسەر لۆگۆ دروشمی لیستەکەش ڕێککەوتن و بە دروشمی بەڵێ بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە و جێبەجێکردنی دەستور بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەکەن. لۆگۆی لیستەکەش لە ڕەنگەکان و خۆری ئاڵای کوردستان و هەردوو ڕەنگی پرتەقاڵی و شیم پێکهاتووە کە هێمای پێکەوە ژیانە. چەند حیزبێکی تورکمانی و عەرەبی و یەزیدیش بڕیاریاندا پەیوەندی بکەن بە هاوپەیمانێتیەکەمانەوە. ئێستا ژمارەی هاوپەیمانێتیەکە زیاتر لە 16 حیزبە و دەرگاشمان کراوەیە بەڕووی هەموو هێز و لایەنە سیاسیەکانی تر کە ئارەزووەکەن بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکە پەیوەندیکەن بە هاوپەیمانی نیشتی کوردستانیەوە، لیستی هاوپەیمانی کوردستانیەوە. خاڵی دووەم کۆبوونەوەکە بە تێکڕای دەنگی ئەندامان بڕیارماندا بەڕێز کاک عەبدوڕەحمان موستەفا بووە سەرۆکی هاوپەیمانێتیەکە و کۆبوونەوەکە بڕیاریدا سکرتارێتێکی ئیدارەدانی دروست کرد، سکرتارێتێک بۆ سەرپەرشتی هاوپەیمانێتیەکە دروست کرد کە لەمڕۆ بەدواوە ئەو سکرتارێتە دەست بەکارە بێ بۆ ڕاپەڕاندنی کارەکانی هاوپەیمانێتیەکە. لەسەر شیعاری هاوپەیمانێتیەکە ڕێکەوتین کە شیعارێکە بێ لە چوارچێوەی پێکەوەژیان و جێبەجێکردنی دەستوری عێراقا دەبێت. لەسەر لۆگۆی هاوپەیمانێتیەکە کۆبوونەوەکە ڕێکەوتین کە لۆگۆیەکە بێ ڕنگدانەوەی پێکەوەژیان و جێبەجێکردنی دەستورە بێ لەو ناوچانە. و هەروەها لە کۆبوونەوەکە داوا کرا لە فراکسیۆنە کوردستانیەکانی بەغدا کە بە دوواداچوون بکەن بۆ ئەو تانە و داوا یاسایانی پێشکەش کراوە دەربارەی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە ئیجحافی تایە بە حەقی دەنگدەران و بە حەقی ئەو ناوچانە داوا کرا بە داداچوون بکەن سەردانی محکەمەی ئیتیحادی بکەن و لەگەڵ کۆمیسیۆندا بنیشن قسەکەن و لە پەرلەمانیش هەر جوڵەیەکی قانونی پێویست بێ هەنگاوی بۆ بنێن. من دڵخۆشم بۆ یەکەوە لای خۆیەوە عەبدوڕەحمان موستەفا سوپاسی سەرجەم حیزبە کوردستانیەکانی بەشدار لە لیستی هاوپەیمانی کوردستانی کرد کە ئەو متمانەیان بۆ بەخشیوە و داوای لە هاوڵاتیانیش کرد متمانەیان پێ ببەخشن. طبعی ئەمڕۆ من دڵخۆشم بۆ یەکەوە کۆی حیزبە سیاسیەکانی کوردستانی کردنا و لیستی هاوپەیمانی کوردستان کۆبوونەتەوە بە کۆی دەنگ ئەو شەرەفە گەوریاندا بە من کە بمە سەرۆکی هاوپەیمانی لیستەکە و طبعی ئەمە ئەچشی نیشتمانی ئەچشی نەتەوەیە و طبعا ئەم یەک ڕێزیەکە ئێستاکە ئەمڕۆ ئێمە لە ناو حیزبە سیاسی کوردستانەکان کە ئەیبینین مایە دڵخۆشی هەموو لایەنێکمانە. هیوادارم ئێمە ئەم یەک ڕێزیە بپارێزین، بەم یەک ڕێزیە ماتوانین شتی زۆر گەورە بەدەست بێنین. دیارە بە مێژووی ئەگە چای بخشێنین ئەبینین بەردەوام ئەگە لەملانێ و لە ناوکۆچی و لە ناخۆشییا بووینە شتی زۆرمانە دەستداوە بەڵام بە یەکڕێزی شتی زۆر چاکمان بەدەستێناوە. لەبەرەوە ئەمڕۆ ئەم کۆبوونەی ئەمڕۆژ کە بە خۆشحاڵی و زۆر سپاسی هەموو لایەنەکانەکەم کە من داوات کرام و هاتم بۆی کە چەند قسەیکی خۆشم بۆ بخۆشم قسەکانی خۆمم کرد. ئێمە هیوادارین ئینشاءالله دەنگدەرانی کوردستانی هەمویان بە پاڵپشتی ئەم لیستە بکەن، دەنگەکانی خوا نەفەوتێنن. لیستی هاوپەیمانی کوردستانی لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە سنووری ناوچە کوردستانیا کێشە لەسەرەکانی کەرکووک و مووسڵ و دیالە و سەلاحەدین داوای لە سەرجەم دەنگدەرانی ئەو ناوچانە کرد ناوی خۆیان لە تۆماری بایۆمەتری دەنگدان تۆمار بکەن بۆ ئەوەی زۆرترین کەس لە ڕۆژی دەنگداندا بچنە سەر سندوقەکانی دەنگدان و مافیان لە بەشداریکردنی ئەو پرۆسەیە نەفەوتێت. دیاریکردنی سەرۆکی لیستی هاوپەیمانی کوردستانی پاشەوە دێت کە 2 مانگ لەم و پێش لە مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامیەوە دەستپێشخەریەکە ڕاستی حیزبە کوردستانیەکان کرا تا بەیەکەوە بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بکەن لە ناوچە دابڕێنراوەکانی هەرێمی کوردستان. سەرنجام دەستپێشخەرەکەی کۆمەڵی ئیسلامی سەری گرت و لە ئێستادا 16 حیزبی کوردستانی لە 1 نیسانی ساڵی داهاتوو بە یەک لیست بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەکەن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.